سیستمی بە ئەلکترۆنیکردنی دادگاکانی سلێمانی پاش 2 ساڵ لە کارکردن لەسەر جەم دادگاکانی پارێزگای سلێمانی چووە بواری جێبەجێکردنەوە. لە مەراسیمێکدا سیستمەکە بە ڕەسمی ڕاگەیەنرا. پاشەمەش هەموو کاروبارەکانی تایبەت بە دادگاکان لە شێوازی بەکارهێنانی کاغەزەوە دەگوازرێتەوە بۆ سەر سیستمی ئەلکترۆنی کە ئێستا ئەم سیستمە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوودا کاری پێدەکرێت. حتمما ئەمە بۆ ئەم خەڵکەیە بۆ ئەم گەلەیە کار ئاسانێکی زۆر گەورەی بووان و هەم کار ئاسانەکە بۆ هەموو دادوەر خۆی دادگاکان خۆیان فەرمانبەرانی دادگا پارێزەران ئەندامانی داواکاری گشتی کە هەمویان ئەچونە ناو سیستەمەکەوە و هەموو چین و توێژەکانی کۆمەڵ سوود لەمە ئەبینن. بە وتەی سەرپەرشتیارانی پرۆژەکە سیستمەکە لەسەر ئاستی عێراق و تەنانەت وڵاتانی ناوچەکەش نمونەییە و ڕۆڵێکی گرنگی دەبێت لە پێشکەشکردنی کاراسانی بە هاوڵاتیان و خێرا ڕاپەڕاندنی کارەکانی پەیوەست بە دادگاکان. ئەمە سەرباری ئەوەی شەفافێت لە دادگاکاندا دەباتە قۆناغێکی نوێوە. دادوەرێک بۆ نمونە ئەگەر ڕۆژانە توانی بێتی 5 کەیس ببینێ ئەوسا ئەتوانێ ئەگەر سیستمەکە ئستقراری خۆی وەربگرێەوە بەردەوامی پشتیوانی هەبێ دادوەرێک بتوانین لە باتی 5 کەیس 15 کەیس ببینێ و لە باتی 10 بەڵگەنامە 30 بەڵگەنامە دەربکە و ئەمە لەلایەکی تر سەردانیکردنی هاوڵاتیان بۆ دادگا. یعنی سەردان زۆر کەم ئەبێتەوە و وای لێ ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی بۆ بەڵگەنامەیەک پێویستی کردوێ پێشە 3-4 جار سەردانی دادگا بکە لە داهاتوودا 1 جار بەس. ڕۆژێکی ناوازەیە لەسەر ئاستی عێراقا و لەگەڵ ئەوەشدا پرۆژەی ئەلکترۆنیکردنی دادگاکانی جیهان بە پەنجەی دەست دەژمێرێ کەواتە ئێمە هەنگاوێکی زۆر بوێرانەمان داوە کە چوونەتە بواری بە ئەلکترۆنیکردنی مافی خەڵکی و داوای خەڵکی و بڕیاری دادوەر کە ببێ بە ئەلکترۆنیکردن. پرۆژێکی زۆر باشە، زۆر کارەسانی بۆ پارێزەران و هەم بۆ خەڵکی ژەکات. وتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانیش سیستمەکە بانگاوێکی گرنگ ناو دەبات بۆ باشتر ڕایکردنی دۆسیەکانی تایبەت بە پۆلیس. بۆ پۆلیس زۆر گرنگە ئەتوان بڵێم ئەرچێکی قورس لەسەرشانی ئەمەلا بە لە هەڵگرتنی پەڕا و بگەڕان بە دوای پەڕا و هێنانی پەڕا و بردننی پەڕا و کۆمەڵێک کار لە کۆڵ ئێمە کاتەوە. حکومەتی ئەلکترۆنی ئەو سیستمە نوێیەی لە زۆربەی وڵاتانی جیهاندا بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان کاری پێدەکرێت. لە ماوەی ساڵانی ڕابردووشدا حکومەتی هەرێمی کوردستان بەنیاز بوو لە زۆربەی دام و دەستگا حکومەکاندا کار بەم سیستمە پێشکەوتووە بکات، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکەی حکومەت تا ئێستا ڕاوەستاوە. لەمە دوا هەموو کاروبارەکانی دادگاکانی سلێمانی لە ڕێگەی سیستمی ئەلکترۆنیەوە دەبێت. سیستمەکە کۆتایی دێنێت بە شێوازی کۆری بەکارهێنانی کاغەز و فایل کە بە درێژایی تەمەنی دادگاکانی سلێمانی کاری پێدەکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.